پرۆژەی قورئان بەهاری دڵانە بۆ لەبەرکردنی دوعاکانی قورئان لەسەر داواکاری نەخۆشانی هیوا زیاتر لە 300 کتێبی پرۆژەکە لەسەر ئەرکی خێرخوازان برایە نەخۆشخانەکە و بەسەر نەخۆشەکان و کەسوکاریاندا دابەش کرا تا ئەوانیش بتوانن بەشداری بکەن لە تاقیکردنەوەکەدا. ئەم پرۆژەیە الحەمدولillah یعنی جێگەی سوپاس و دەستخۆشیە کە خەڵکان بەعام هەمویان هاوڵاتیان زۆر بە گەرمگوڕیەوە دیێن بەدەممانەوە هاوکاریمان نەکردووە لە ئێستاش ئەم پرۆژەیە بە پرۆژێکی زۆر گرنگ و زەڕوری دەزانم کە لە ئێستەیە کە لە یەک بەیەکی ماڵانی ئەم کوردستانەیە ببێت و خەڵکی بەشدار بێت بۆ لەبەرەوەی کە ئەم پرۆژەیە مەجموعەیە دوعاکانی قورئانەوە کۆکراوەت و لە دووتوی ئەم بەرگەیە. هەڵبەتە ئەم پرۆژەیە بڵێ پرۆژێکی بەها و سەرتاسەری و پرۆژێکی جوانە ضرورە تاکی کوردی موسڵمان کە ئەم نزا دوعانی لەبەر بێت. دیارە تۆ بە شەوانی قەدر پێویستە بۆ کاتی بەربانگ پێویستە بۆ کاتی شەونوش کە هەڵ ئەستی ئەم نزا و پاڕانەوە ضرورە هەر یەکێک لە ئێمە ئەم نزا دوعانی لەبەر بێت. ئێستاوا بە تەمەین کتێبەکان ببین بۆ نەخۆشەکان مەبەستیشمان لە گەیاندنی ئەو کتێبانە بە تاکی کوردیان بڵین بە نەخۆشەکان بە تایبەتی ئێمە ئەمانەیە بۆ نەخۆشانە بڵین کە ئێوە هاوشێوەی ئێوە پێغەمبەر هەبووە نەخۆش بوو و دوعای کردووە ئێوە ئەگەر ئەزانن ئومێدێکتان نەماوە ئێوە ئەگەر ئەزانن دەرگاکانتان لەسەر داخراوە لە دنیاە ئەوە دڵنیا بنکەوە دەرگای ڕەحمەتی خۆی پەروەردگار کراوەیە بەڕووتانە ئێوە بفەرمون ئەم دوعانە لەبەر بکەن بە دوعای پێغەمبەران بپاڕێنەوە خۆی پەروەردگار بەدەمتانەوەیێت. تاقیکردنەوەی پرۆژەکە لە سەرتاسەری هەرێمی کوردستانە زۆربەی چین و توێژەکان لە منداڵ و گەورە نەخۆش و خاوەن پێداویستی تایبەت بەشدار دەبن. لە پرسراوانی پرۆژەکە دەڵێن دەیانەوێت زۆرترین خەڵک بەشداری بکات لە تاقیکردنەوەکاندا تا هەموو لایەک ئاشنا بن بە دوعاکانی قورئان. ئێمە لە مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری بەو پەڕیتواناوە ئەم پرۆژەیە بڕێوە ئەبین لە سنووری مەڵبەندی سلێمانیدا وەسپاس بەخوای گەورە ڕێژێکی بەرچاو لەم سنوورە خەڵک جەماوەر لە هەموو چین و توێژەکان بەشداریان کردووە لە هەردوو ڕاگەز و لە هەموو چین و توێژەکان سپاس بەخوا ڕێژێکی بەرچاو تێپەڕیوە و مەڵبەندی سلێمانی لە پێشەوەی هەموو شوێنەکانی ترە و ئەم ڕۆژ وەکو دەست پێشخەریەک بۆ نەخۆشخانەی هیوا دیارە خۆیان نەخۆشانی ئەو نەخۆشخانەیە وە کە سوکاریان داواکاریان کردووە کە ئێمە بتوانین لەو پرۆژەیە ئەوانش بەشداری پێ بکەین دیارە ئەوان بە هۆکاری تەندروستی ناتوان بێنە بنکەکان بۆی ئێمە ئەو پێشنیازەمان زۆر بە ئیجابی وەرگرت و هەوڵماندا لە ڕێگەی خێرخوازانەوە کتێبەکە بە شێوازی چۆن خۆبەخشانە و بەبێ بەرامبەر بدرێ بەوان. ڕۆژانە هاوڵاتیان لە تەواوی کوردستان خۆیان ناونووس دەکەن بۆ بەشداریکردن لە تاقیکردنەوەکە. کتێبەکەش لە مەڵبەند و ناوچەکانی کۆمەڵ بەردەستە تا ڕۆژێک پێش تاقیکردنەوەکانیش ناونووسین بەردەوامی دەبێت لە ڕێگەی ئۆنلاین و مەڵبەندەکانی کۆمەڵەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.